8 ساڵە بەدەست نەخۆشیەکەوە دەناڵێنێت کە بە پێی گوتەی پزیشکان لە 100,000 کەسێک تووشی دەبێت. ئەم منداڵە ئارین میوانی تەمەن 9 ساڵە. نەخۆشیەکەی ناوی ئەتاکسیا تیلەنجەیکتەیزیایە. ڕۆژ لە دوای ڕۆژ جوڵەکردن، توانای ڕۆشتن، سیستەمی بەرگری لەش، توانای بینین و بیستن، هەرس و سیستەمی هەناسەدانی لاواز دەبێت. بەڕاستی دڵی گەرەکە تەحملی بکە. توێتی جەرێکتە زۆر ئازاری هەیە. زۆر جا ئیسەمە هەفتەیە پێشدەوی باو ناوسکم بڕا. زۆر جار بڵێن قاچی ئەوتە وردە ئەندامەکانی لە کارەکەوێ. مانە خۆمان ئەزانین ڕۆژانین لەگەڵیان هەسوکۆتی لەگەڵاگەین. ئێستا جاران باش و تۆزی ڕێەکرد ئیسا ڕێکردنەکەشی نەماوە. بەخوا بردمەتە تاران تقریبا 86 وەرەقەم سەرف کردووە. لە ئەردەن 47 وەرەقەم سەرف کردووە. دەرزی مەنەعەت دووسێ جار لە شاردایان دوایەوە نەما. دەرزیەکە لە دانیمارک دروستەکرێ. این دانیمارکیە بە 160,000 دەرزی بەش 18 ڕۆژەکە یەک دەرزی بۆ 18 ڕۆژ. ئیتر جگەلەوە ئەوە ماوەیە ئەم دەرزانەی سەر لە هیوا لێدنەوە باشترە سوپاس بخوا دەرزی بای 57 وەرەقەی هەیە بای 27 وەرەقەی هەیە بای 7 وەرەقەیە. تۆپان و 6 مانگی ڕێک بەسکی ئەچوو. دکتۆرەکانی ئێرە هەر سەریان سوڕەما کە ئێتر جاری وا بوو بە هەفتە بە 2 هەفتە لە خەسەخانە ئەمان خەوان. چارەسەری نەبوو خۆی بە چۆن ئەڵێ بە مروری زەمن باش بوو. دوای ئەوە دوای سکچوونەکە ئیتر بەردەوام نەخۆشە، بەردەوام تای هەیە، بەردەوام بڵێ جگە لە تاکەی قەساباتی سنگ زۆرەگرێ چونکە مەنەعەی کەمە ئەو مناڵی کە بڵێ هەڵامەتێ بگرێ بە هەفتەیە تەواو بێ ئەم بە 2 مانگ تەواو بێ ئەبێ هەر لە خەسخانیش بیخەوێنی. جگەل لە بەڕێوەبەری نەخۆشخانی منداڵانی سلێمانی دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگویەکی ئەم ساڵەوە داوایان لە ئەنجومەنی وەزیران کردووە کە ئارین بۆ چارەسەر ببرێتە دەروی وڵات، بەڵام داواکەیان هێشتا بێوەڵام ماوەتەوە. چوینەتە لای پزیشکێکی پسپۆڕی منداڵان دەڵێت نەخۆشیەکەی ئارین دەگمەنە بەڵام ئومێدی چارەسەریشی هەیە. ئەوەی کە ئێمە پێگەیشتین هەستەکەین لە هەندێک وڵاتە با بڵین خزمەتی گوزاری تەندروستی زۆر باشترە تا ڕادەیەک بەهۆی چارەسەرکردن و بەهۆی ئەو چارەسەرانی کە بەکارهێن تا ڕادەیەک ڕێگرن لە بەرەو پێشووری نەخۆشیەکە ئەوان ستاندەرێکی زانستی خوانیان هەیە هیچ شتێک بەبێ ئەوەی کە پرووی زانستی هەبوو بێ بەکاری ناهێن بۆ نەخۆشەکانیان بۆ یەکە یعنی بەڕێی من ئەوێ وڵاتێکی وەکو ئەڵمانیەکێک بوو لە وڵاتانی کە لە ڕووی چارەسەری پزیشکی لە پێشکەوتنێکی باشایە و ئەتوانرێت بۆ ئەم جۆرە نەخۆشیانە سوودی لێ ببینێت. ئارین تاقانەی سێخوشکە لەگەڵ دۆخە تایبەتەکەشیدا قوتابی پۆلیسەی بنەڕەتیە بەڵام بەهۆی بەردەوامی لاوازبوونی جوڵەیەوە خەریکە لە توانای نووسین و قسەکردنیش دەکەوێت. هۆروان ڕەفعەت، ڕوودا و سلێمانی. ئەڤ نەخۆشیە یاکو هەفکارێمە هۆروان ڤیتیل سەرچێکیری سەر ڕەوشە ئەرین نەڤێ ئەتاکسیا تلانجێک تاسیایە. بە کوردیژی ینی نەساخیەکە و بووماوەییە یا دەگمەنە تێتن کاچە باندورت گەت و براستیژی ناوەوێت چیە مەل هەرێما کوردستانê چەند هەیە مە چەند نینە دکتور دڵگەلمە بیت دلسەر ئەڤێ ڕەوشێ بمە ئاغوی چارەسەریاوێت چیە بچی دوێت بشتن الفيد دروي ولاتي بيتن هيفيا كباش هيا هجمارة كبسبوران كارل سر أفي نخوشية بكن داكو روشك أك أريني باش كان أفا همو دبيتا مجالك دتقل دكتوري بحث بكين لي كاك ميوان بابا أريني مهواني منا دل سر في مجارل سر روشها أرين سر نساخية ويرين كوان قتنا برخو بوشارة سرية هيفيو داخوازين وي باندورا في نخوشية سر أريني وسر زاروكي زاروكي نوينديجي والقل مالاوي تم في بحثيكين القل مبينن إذا بش مسلمانية الودرة كاك ميوان مهواني منا بخير بيت سلامتي أبو كاك أرين وابزانم هرزو هستان بيكرت كاك أرين نخوشيكي هيا أتواني بين بليد لتشي ودستي بيكرت زور سپاس زور ممنون والله صالو ششماني كلا دايق بو
سەرەتای هیچ عیبی نەبوو بەڵام سەرەتای نەخۆشیەکەی بە سکچوون دەستی پێ کرد ئەوە بوویتر ئەمان بردبووە نەخۆشخانە عیلاجییاندا بێ و ماوەماوە باشە بوو بەڵامی لە 2009ەوە ئەوە بۆ ماوەی 8 ساڵ ئێمە هاتوچۆی نەخۆشخانەمان پێ کردووە هەموو دکتۆرەکان بینیویانە بەڵام لە 2019 ئیتر تشخیصیان کرد بەڕێز دکتۆر خالد فاسەکانمان نات بۆ ئەڵمانیا لەوێ فاسەکەیاتوتی ئەم جۆرە نەخۆشیە هەیە بەڵێ باشە ئێوە نەتانزانی چۆن تۆش بووە لە کێ توش بووە چ بووە بە هوکارە چەندە نەخۆشیەکەەوە بزانم هوکارەکانی زۆر دیار نین دکتۆریشمان ئێستا لەگەڵە دکتۆر ئێوەش بەخێر بێن زۆر سپاسانەکەم با تۆزە لەگەڵ کاک میوان مناقەشێک بکەین اینجا من دێمە لای ئێوە فەرموو کاک میوان پێم بڵێ ئێوە نەتانزانی چۆن تۆش بووە کاکەری بەڵێ منە لە سەرەتاوە هیچ بڵێ مناڵێکی تەبیعی بوو ئەم نەخۆشیە خۆی وایە ئەم نەخۆشیە کە ئێمە بڵێن کە سێرما کردووەیان برمنە لە گۆگڵۆمانەوە کە سێرما کردووە لە وڵاتان بزانیت چۆنە لە سەرەتاوە باشە بەڵامی تو وردە وردە نیشانەکانی دەست پێکا بە تایبەتی یەکەم نیشانەی لە چاویان دەست پێکا لە چاویە مرورەکانی چاوی بە تەواوی دیارە قاچی و دەستی دەستەکە دەلەرزین ناتوانێت ڕێبکە ئەم وردە وردە ئەو نیشانانە زیاکا و لە کارەکەوێ ئەگەر عیلاجی بۆ نەکرێ باشە ئەم نەخۆشیە ئەڵێ ناتوانێت بە دروستی هاتوو چوو بکات بەڵام لە ناوڕێ پرشیشا گوێم لێبوو کە تەسیری کردووە کاریگەری کردووە لەسەر زۆر لە ئەندامەکانی جەستەی کاکەرین پێم بڵێ ئەو نەخۆشیە چی کردووە ئێستا حالێن جالان چاوی باش حالێن چاوی تێکداوە و ڕێکردنی تێکداوە و دەستی ناتوانێت قەڵم بگرێ بەردەوامە بێ خۆمان لەگەڵ یابین لەگەڵ یانەبین یەکسەر ئەدا دەزەویمانە ئەبێ لەگەڵ یان ڕێ بکەین دەستی بگرین قاچی بڵێن لەگەڵ یابین تا ڕێئەکە جاران وانە بووی سە بوو تاش بێ خراپترە بێ بڵێن باشە شانەکانی تا بێ زیاتر دەرەکەوێ باشە ئێوە سەردانی دەرەوەی وڵاتیشتان کردووە پێم بڵێ ئەوانە چۆن بوون سەردانی تارانمان کردووە و سەردانێکی ئەردەنیشمان کردیشمان دەست نەکۆ بڵێن بەڵام بەڕێز دکتۆر تارای چوو بۆ چیک فاسەکانی بردەبوو لێوتی ئەمە جینێکی تازەیە ئەم نەخۆشەیە و ئەم جینە وای کردووە تا ئیسام جینە بڵێن تایزەشە لە لێکۆڵنەوەیان لەسەر دوێنێش تەلەفۆنی بۆ کردموتی تەلەفۆنیان کردووە لە چیکەوە کە لەژێر لێکۆڵنەوەیە ئەم جینێکی تازەی وای کردو ئەم نەخۆشیە دروست بێ لە گیانیا و فاسەکانشمان ناردە بۆ ئەڵمانیا لە ئەڵمانیا تەشخیصیان کردووە کە بەڵێ ئەم نەخۆشیەتی و لەوێ شوەکو عیلاج بڵێن لە 100 نییە وەکو بڵێن لە ستازە بەڵام واکەن ئەم نەخۆشی ڕائگرین لەوێ سنتەری پێشکەوتو هەیە یان چاندنی مۆخی بۆکەن یان لەوێ ڕای ئەگرن نەخۆشەکە ڕائگرن ناڵن زیاوکە بۆ لە قاچی عادی ناڵم بدا لە دەستی بە سنتەری پێشکەوتو چونکە خۆمان لەوێ پرسیارمان کردەوە لە گۆگڵ و لەم ئەمانش سەیریەکەین زانیاریمانەداتێ بڵێن بەڵام سنتەرەکان سنتەری پێشکەوتون لە ئاستی گیانە بڵێن لە ئەڵمانیا لە نەمسا لە دبلن لە بریتانیا لە ئەمریکا لەمانە هەیە باشە لە تورکیاش نییە تەنان لە تورکیا لە هندستان لە وڵاتانیش نییە لە ڕۆژەڵاتی ناوڕات شابواە بڵێن نەر باشتر بوو بڵێن نزیکترە تۆ ئەتوانی بڵێن لە بچتا بەس نییە پرسیارمان کردووە نییە باشە ئێستا من هەندێک ڤیددیۆ بینم کاکارین لە کاتی سایکردنە بەردەوامیشە لە خوێندن ئەوە چۆن ئەتوانێت ئەوە بەردەوام بێت ئەوها وەڵا دایکی مامۆسایە دایکی بۆتە مامۆسای تایبەتی خۆی ئەیوات ئیتر خۆمە هەڵێکرین بەدە سەڵێکی خی ناو سیارەکە و ئیتر لەبەرەوە قاچی ئیتر تۆزە ڕێ پێکەین بڵێن ئاوا بڵێن 20 متری 30 متری ئاوا ڕێ پێ ئەەکەین ئەوێنێ ناو مەکتەبەکەەوە ئیتر ها چۆن بڵێن زۆر حەزی لە مەکتەبە بەڕاستی زۆر حەزی لە مەکتەبە ئیتر باشە ئەوێنەوە بێتاقەتێکی دەرەچێ مامۆساکان زۆر هاوکاریە بن کاک میوان من بینیم لە ناو ڤیددیۆکە یعنی هاتوچووەکەن تۆزێ 20 مترێک 30 مترێک ئەڕوا هیچ مەسەلاً چارەسەرێکە بووە فیزیۆتەراپیەکە شتێکە کە بڵێن ئاوا باشترە بێ یان کۆنتترۆلمانیە بەسەر نەخۆشیەکە و بەسەر کاریگەریەکانی نەخۆشیەکەدا بڵێ ئەم نەخۆشیە پێویستی بە پێم بڵێن پێشەکەش ئاماژەر پێیا پێویستی بە سنتەرێ بڵێن کارمەندی تایبەتی خۆی هەیە بڵێن ئەو یاریانە بۆی دائەنێن ئەو یاریانە پێی ئەەکەن
بڵێن نیمەڕوان بەیانیان ئەو تەمرینات پێکەن لێرە نییە و ئەو خۆ دەزانی کە شتێکش اختصاصی خۆت نەبێتەوە هیچت پێ ناکرێت. باشە هیچ حەب چارەسەرێک عیلاجێک دەخوا؟ بەڵێ ئێستا هیچ علاج ناخوا بەڵام ئەم مەناعی دائەبەزێ ئێستا زۆر سوپاسی نەخۆشخانەی هیواکەین بەڕاستی نەخۆشخانەی دکتۆر جەمالەکەین بەڕاستی لەوێ ئەو دەرزیانەی لێ ئەدەن لە هیوا مانگی جارێک جاری وا دوو دەرزی جاوا دەرزیکی مەناعەکەی لێدەن بەو مەناعەوە باشە تۆزێ هۆشەکات و ئەگینا ئەوە نەوێ بەڕاستی بڵێن این لای خوای گەورەیە بۆیە نەمێنێ بڵێن بەو دەرزی هاوپاوە ئەو دەرزێش دکتۆرەکان ئەڵێن ئێمە دەسڵاتشمانێ ئاماژەی خراپی ترەیە ئەو دەرزێ لەلایەکۆ ئیسپادەی لێکە مەناعیکی بۆ دروستەکە تۆزێ وزەی تێبێتەوە بەڵام لەلایەکی ترۆیسە بۆ نمونە ئەنزیمی جگەری بۆ دروست کردو کێشەی ئەوەی دروست کردو خۆ کێشەیەکی گەورەیە ئەویش واتە مەناعی زۆر دائەبەزەکە مەناعیشی دائەبەزێ نیشانەی تازە بۆ نمونە ئەماوە لە چاوی نیشانەی دەرکرد ڤایرۆس دای لە چاوی دای لە زمانی هەن نەما گیانی وەکو چۆن بڵێ وەکو بۆنی تێبۆن بڵێ ئەو زامە وای لێ کاتە کە بۆنی بێ. باشە ئێستاش یعنی قسە ناکە کە دەڵێن ماوەیەک هات زمانی نەما؟ بەڵێ نا بۆ ماوەی یەک مانگ هەر هیچ قسەی نەکرد هەر بە مغەزی و بە شەربەتمانەدا پێی لە ڕێ قەزە بۆ شەربەتمانەدا پێی نەیشە خوارد بڵێن هەر تەواوی کردە و کاتە ئیتر هەر دکتۆرش بڵێن هەر تەواو بۆ تەمای نەماین بەڵامی تر لەو سنتەرانە کە ئێمە متابعەما کردو زۆر هاوکاری و نەخۆشانەکەن بەڕاستی شان خان ئەو نەخۆشیە لەوێ بەڕاستی ئەگەر ئێمە قسەمان لەگەڵ دکتۆری ئێوە کردو بڵێن لە ڕێی چەند برادێک مۆکە لە ئەڵمانیایە گوتوێت ئێمە ناتوانین بڵێن لە ستازە بەڵام ئێمە بیشڵین بمرێ مردنێکی شەریفانەی ئەدەینێ نەخۆشیەکە ڕائەگری ناڵین ئەم نەخۆشیە تەشە نەبکات چونکە ئەم نەخۆشیە زۆر کاتی ئەوێ بۆ منە جای وایە بە 6 ساڵ بە 4 ساڵ بە 5 ساڵ لەو سنتەرانە ئەمێنێت و ئەو نەخۆشانە. باش لەگەڵم بمێنە کاک میوان سپاس دەکەم دکتۆر من دێمە لای ئێوە من ئەمەیە بزانم ئەمە چ نەخۆشیەکێکە ئەوها لە کاک ئەرین دەکات؟ طبعا نەخۆشی ئەتاکسە تەلەنجەکتەیزیا ئەم نەخۆشیەکی بۆماوەیە با بڵێن شێوازی گواستنەوەکەی پێوتێ ئۆتۆسۆمەل ڕەسیڤ دیسۆردەر یعنی طبعا زیاتر لەو خانەوادانەیە زیاترە کە زەواج لەبینی ئەقرەبایە ینی دایک و باوک خزم بن لە غێری ئەوە شاڕ و ئەیان طبعا نەخۆشیەکە لە دوو بەش لە وشەکەەوە دەرەکەی کە پێوتێ ئەتاکسە تەلەنجەکتەیزیا یعنی لە دوو بەرگە پێگاتووە بەرگەیەکیان بریتە لە ئەتاکسیا کە بریتێ لە تێکچوونی یعنی با بڵێن ڕۆیشتن و تەوازنی دووەمیشان بریتێ لەوەی کە دەرکەوتنی هەندێک مولولەی بچووک لەسەر چاو و لەسەر با بڵێن نەرمایی گوێ و لەسەر لوت و لەو شوێنانەیە. طبعا نەخۆشیەکە خۆی چەند جۆرێکی هەیە لە ڕووی جیناتەوە هەیەە پێوتێ کلاسیکال کە لە بیدایەتە دەرەکەوێت طبعا لە پێدایەتە کاریگەری لەسەر نظامی بەرگری هەیە بەرگری ئەو کەسە تێگەچێت زوو تووشی هەوکردنەکانە بێ هەوکردنی سیەکانی بێ هەوکردنی ڕیخۆڵەکانی بێ کە لە شێوەی سکچوون لە شێوەی تەنگەنەفەسی لە شێوەی هەوکردنی گوێەکان لە هەوکردنی جیوبەکان تەنان ئەو کە برینی بۆ دروستە بێت درەنگە خۆشە بێتەوە. طبعا شێوازێکی تری هەیە کە لە بیداتە دەست پێ ناکات دوایی دەرەکەوێت ئەی نەوعێکی تری هەیە کە کلاسیکال نییە ڤاریەنتێکی تایبەتە هەیە لە دوای 4 ساڵ 5 ساڵ دەرەکەوێت و تقریبان تاکو ئێستا تقریبان 3 نوعی ڕئیسی لەم نەخۆشیە هەیە ئەوەی کە زۆر با بڵێن لە هەمیان زیاترە کە کلاسیکاڵەکەیە کە هەر لە بیدایەتویەوە لە شەژمانیەوە دەرەکەوێت. طبعا وەکو ئاماژەم پێکرد لە بیدایەتە لەوانەیە بەس بە هەوکردن بێت زوو تووشی التیابی سنگە بێت زوو ئەڵێن وڵا تووشی با بڵێن سیەکانی التیابی کردووە و پێویستی بە نەخۆشخانە و بە دەرزی هەیە لە دواییە کاگاتەوەی کە مول لە خوێنەکان و بریتە لە تێکچوونی مناڵێکە و مناڵانی کە ئەتوان بڕۆن تێکچوونی ڕۆشتنیان ئەمە زیاتر ئەتوانرێت ینی با بڵێن تەشخیص بکرێت و چارەسەر بکرێت. لە وڵاتی پێشکەوتووە لەو کاتانەیە کە با بڵێن شتێکی پێوتێ نیونیتەڵ سکرین هەندێک جار لەوە با بڵێن ئەتوانرێت دەنجشانی نەخۆشیەکە بکرێت. یا هەندێک جار کاتێککە پشکنی نەکری بۆ نەخۆشانی کە تووشی هەوکردنە بن
دیێرا بۆ دەرەکەوە کە ئەم نەخۆشیە با بڵین جۆرێک لە مانایعی کەمە کە IgA کە ئەوەی کەم بوو تر زوو تووشی هەوکردنەکە بێت و پیا دەرەکەوێت. باشە دکتۆر ئەتوانم طبعاً یەکێکی لەو دەمارانی با بڵین بەڵێ ببوورە دکتۆر قسەکانیشت دەبڕم بەڵام یەکشت هەیە ئەمەیە بزانم تاوەکو ئێستا ئەو با بڵێم ئەو نەخۆشیە چ کاریگەریەکی لەسەر کاک ئەرین هەبووە ئەوە کاک میوان تۆزێ باسی کرد بەڵام خۆتان کە پشکنینەکەن ئەمەیە بزانم ئێستا ڕەوشی تەندروستی چۆنە؟ ئەتوانین بڵین طبعا ڕەوشی با بڵین ئەم نەخۆشە طبعا وەکو بڵێ لە هەندێک کاتە بەرەوباشی ئەڕوا کاتێک کە هەوکردنەکانی نامێنێ دوایی خراپەوێتەوە بەس بە عمومەن بەشێکی زۆری نیشانەکانی نەخۆشیەکەی تیا دەرکەوتووە ینی ئەو نەخۆشیە ئەو نیشانانی کە هەیە لە نەخۆشی ئەتەکچێت تەنجێکتەزیە لەمە دەرکەوتووە تەنانەت کۆمەڵێک ماکی کەم ماوە طبعا من لەبەر مامۆسا میوان و دایکی بابازێک ئەڵین کە ئەم نەخۆشیە جگە لەوەی کە خۆی معڕەزە بۆ ئەوەی کە تووشی فەرموو دکتۆر ئەلو فەرموو ئەلو فەرموو دکتۆر گیان دەنگ نەما هێدفونەوەی کات دجارەکە دیفاکەرمە بە دەف دکتۆری ئاخنەکە گەلەکە گرنگ هەبوو بێژیتن قەدیشمە بە دەف کاک مهوانی کاک میوانی بابێ ئەرینی کاک میوان سنتەر هەیە کە هەست بکەن مەسەرەن ئێوە ئەڵێن دکتۆرەکان پێیان وتووە ینی ڕێژەیەکی باش هیوایەکی باش هەیە ئەگەر مەسەرەن بوو نمونە ئێستا کاک ئەرین لە وڵاتێکی تر بە لە شوێنێک بە کە پێشکەوتوو بێت لە ڕووی تەندروستیەوە لە ڕوو تەبیەوە پزیشکیەوە هەستەکەم وەزعی هەر ئەوها دەبوو یان باشترە بوو ئەکیت بەڵێ بە تەکید لەوێ باشترە چونکە لەوێ ئەو سنتەرانەیمە بینی ومانە چیەکەن بۆ مناڵەکان چی خزمەتێکە کرێ چی عیلاجێکیان بۆ ئەکرێ و ئەم نەخۆشیە زیاتر بڵێن جگە لە ئەوەی کەوتمان چاندنی مۆخی بۆ ئەکرێ بەو عیلاجەت سروشیانە یارمەتیان ئەدرێ بڵێن بە جیازیان بۆ دائەندرێ لەبەرەوە قاچی لە کار نەکەوێت دەستی لە کار نەکەوێت جیازیان بۆ دانە بۆ چاویان لەبەرەوە چاویان تێک نەچێ ئەمە هەمووی لەوێ ئەو شتانەیە هەمووی بۆ ئەکرێت باشە تو هەوڵیشت داوە کوڕەکەت ببێت بوو دەروای وڵات ئێستا مەسەلەن ئەمڵێ بزانم وا بزانم ڕازیبوونی وەزیری تەندروستیش هەیە نووسراو کراوە بۆ ئەنجومەنی وەزیران ئەتوانی پێم بڵێت ئەوە کەی بوو داوای چی کراوە لەو نووسراوەدا شایخان ئەم نەخۆشە گەر خۆمان بیونە دەرەوە وڵات ڕاستی زۆر لەسەر بڵێن لە توانایەمانێ بۆ دەرەوە وڵات چونکە خۆ دەزانێ ئەمە مانگێک نییە دوو مانگ نییە ئەمە پێویستی بە 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵێ لەو سنتەرە پێشکەوتوانە ئێمە کتابێکیان بۆ کردین زۆر سپاسی دکتۆر سامان حسێن بەرزنجیەکەین وەزیری تەندروستی بۆ ئەنجومەنی وەزیران سەرۆکاتی دیوان بەڵام بەداخەوە تەلەفۆنمان کرد و خۆشم ڕۆشتم وتیان بەداخەوە راپۆرتەکەمان گەڕانێتەوە بۆ وەزارەت چونکە ئێمە تۆزەوە بۆنی قەیرانی دارایی ومانەوە بە جارێ چارەسەری نەخۆشی جگە دەکەین بەڵام ئەم نەخۆشیە بڵێن ئەگەر دڵیان لێم گران نەبێ ئەم نەخۆشیە نییە تازای ئەوانش نازار مای لە جگەرش خراپتر ئەم نەخۆشیە ئەم نەخۆشیمانە بە مرودی زەمن هەموو ئەندامەکان لە کار ئەکەوێ و بڵێن لە ناوی ئەدا بەڵام تۆ ئەمە بەڵامی تر دیارە نازانم چۆنەوە لە نەخۆشیەکە تێگەشتون ئیتر هەر لە ئیسم داواکارم لە بەڕێز وەزیر سەرۆکی حکوومەتی هەرێم جێگرەکەی بەڕێز دکتۆر ئالان وەزیری پەروەردە بێنە سەرخەت و شتێکی بۆ بکەن دڵی خۆشکەن بەڵێ باش هیویدارم پەیامەتە گەشت بیدەن ئەڤشمەوە دەف دکتۆری و دێمە بە کاک میوان دکتۆر گیان بۆ بورە قسەیەکت کرد باسی ئەومانە کرد ئەگەر هات و مناڵێکی ئەوها لە دەرەوە بێت چی بوو ئەکرێت چەند تەسیری هەبووە لەسەر جەستەی ئێستا لە چ وەزعێکایە و ئەبێت چی بوو بکرێت طبعا هەموو ئەو نیشانانی کە هەیە نەخۆشەکە لە با بڵێن ئەم نەخۆشیە دەرکەوتووە بەداخەوە تاکە شتێک کەما بێبریتە لە با بڵێن هەندێک مزاعفاتی با بڵێن دواتری نەخۆشیەکەیە کە ئەم نەخۆشانە خۆیان قابلیەتیان توشبوونیان بە هەندێک نەخۆشی دووهەمی هەیە ئەوش کە لە نەخۆشیە با بڵێن خراپەکانە بەداخەوە من حەز نەکردوم قسە بکەم بەڵام ئەمە یەکێکە لە واقعەکان ئەم جۆرە نەخۆشانە قابلیەتیان توشبوونیان هەیە بە نەخۆشی تر
دکتۆر کێشەمان هەیە لەگەڵ ئەو مایکە نا کێشە نییە فەرمووم تاو دکتۆر فەرموو ئەلو لەگەڵتم دکتۆر هەندێک بابن ئەمانە ئەگەری توشببوونیان بە نەخۆشی تر هەیە طبعا الحەمدە تاکو ئێستا کاکارین تووشیم نەخۆشخاننەوە بەڵام هەموو نەخۆشیەکان یعنی نیشانەکانی ئەم نەخۆشیە لە کاکارینە دەرکەوتووە بەداخەوە کە خۆی بینێت لە بەڵام دکتۆر ئەو نەخۆشیانەی کە باسەکەیت منیش ناوی ئەوان بێنم لە دڵم نایە لە بەردایکی لەبەر ئارین خۆی ڕەنگە و بەرنمەیە ببینێت بەڵام یەکشت هەیە ئەتوانین ڕێگیری دروست بکەین لە دروستبوونی یان لە دەرکەوتنەوە نەخۆشیانەی کە باسەکەیت بەڵێ کۆمەڵێک ینی ڕێککار هەیە کە ئەگیرێتە بەر بۆ نمونە یەکێک لەو شتانی کە ئێمە بە کاتێککە تەشخیصمان کردەوە بە باوکیمان وتووە بە هیچ شێوازێک هیچ جۆرە تشکێکی بۆ مەگرە باش ئەشعیف بۆ مەگرە با بڵێن چونکە ئەمانە زوو تووشی و کردنسیەکانە بن نابێت ئەوان بۆ بگیرێت ینی کۆمەڵێک ڕێوشۆن ئەگیرێتە بەر ئەمانە تا حدێک ئەتوانێت ینی پارێزگاری پێ بکرێت بەڵام لە ناو جەستەی کاکەرین خۆتان ناتوانەوە کۆنتترۆل بکەن کە خوانەکە کەی تووشە بێ نەخێر ناتوانێت کۆنتترۆل بکرێت بەڵام عادەتەن ئەمانە وەکو بڵێ ئەگەر وڵاتێکی پێشکەوتوو هەبێت سکرینی بۆ کرێت سکرینی بۆ کرێت بۆ ئەوەی کە زوو بتوانێت دەستنیشان بکرێت لە گەری توشببوونی بۆی زووتر چارەسەری بۆ بکرێت باشە یعنی دکتۆر بە من ئەڵێیت مەترسی لەسەر ژیانی کاک ئەرین هەیە ئەگەر هاتوو چارەسەری وەرنەگرت یان نەبرابوو شوێنێکی پێشکەوت و سنتەرێک کە دکتۆرەکان تەعاملی لەگەڵ بکەن خۆی ئەم نەخۆشیەکی تەحەدێک کۆمپلێکسە ینی نەخۆشیێکی ئاڵۆزە نەخۆشیێکی ئاسان نییە پێویستی بە تیم هەیە بۆ چارەسەرکردن نەخۆشیەکە لە دەستی ئەویان نییە یەک دکتۆر چارەسەر بکات تۆ پێویست بە کۆمەڵی پسپۆری ورد هەیە بۆ تەعاملکردن لەگەڵ نەخۆشیەکە پێویست بە سنتەرێکی پێشکەوتوو هەیە کە وەکو بڵێ فامیلیەڵ بێت شارەزایی هەبێت لە چۆنیەتی چارەسەرکردن و مامەڵەکردن لەگەڵ ئەم جۆرە نەخۆشیە کە بە حکمی ئەوەی کە نەخۆشیەکە خۆی دەگمەنە بۆیە کە ئەگونجێت لە ئێمە یعنی مەسەن سنتەرێکی ئەوتۆمانەبێ بەڵام لە وڵاتی پێشکەوتووە سنتەری تایبەت هەیە تەنانەت لە هەندێک وڵاتە ئەمانە ڕێکخراوی تایبەت بە خۆیان هەیە ئەم ڕێکخراوانە ینی وای لێکات کە با بڵێن زیاتر بۆ عیلەکە با بڵێن لە ڕووی دەرونی و لە ڕووی ئەوەوە کە زیاتر با بڵێن تا ڕادەیەک لەسەریان قورستر بێت ئەم شتە باشە سوکتر بێت ئەگەر لە وایە بێت نەخۆشی با بڵێن هەبێت لە دکتۆر یعنی پێشنیاری ئێوەی زانستی پزیشکی ئەوە ئەبێت کە ئەبێت ئەم منداڵە نەخۆشە بوونە سەرتەرێکی پێشکەوتووی بوونمونە ئەوروپا ببردرێتە دەرەوە ئەزان چی خۆی ینی شتەکە لەسەر پێشنیاری ئێمە نەوەساوە بەڵام ینی ئێمە هەرەواڵین کە ئەم نەخۆشە لای ئێمە تا ینی ئێمە هەرەوەندە توانەمان هەیە و تعامل لەگەڵا بکەین ڕاستە ئەگەر بدەوێت لەمە زیاتری بۆ بکرێت بە تاکی لە ببرێتە سنتەرێکۆ کە ینی بتوانرێت ئەو پشتانی کە پێویستی پێێتی بۆی دابین بکرێت کە لەوانەیە لا ئێمە نتوانین وەکو پێویست ئەو شتانە لە هەموو ڕێکۆ بووی دابین بکرێت زۆر سپاس دەکەم دکتۆر زۆر سپاس بۆ ئەو کاتێک کە بۆ ئێمە تەرخان کرد زۆر سپاس بۆ ئەو کاتێک کە بۆ کاک ئەرینیش تەرخان کرد بەڕێز دکتۆر خالد حەمەد ساڵح پزیشکی پسپۆرە منداڵان ژ سلێمانی ئەلگەلمە بوو سپاس بۆ کاک میوان قسەیەکت هەیەتەوێت لە کۆتاییدا بکەیت قسەیەکی کاک ئەرینت بیرما بێ داواکاریەکی ئەو بەڵێ دکتۆر شتێکی جوانی قسۆ بیرم زۆر سپاس بەڕاستی ئێمە دکتۆر ئەوەی لە توانای بێ بۆ ئێمە کردو ئێمە زۆر مەمنونی ژماری تایبەتی خۆی داوە پێمان هەر کاتێک ئارین کێشەیەکی بێمە تەلەفۆنی بۆکەین وەڵامانەدادۆ زۆر سپاس دەگەین ئێمە زۆر مەمنونی بەڵام ئەم نەخۆشیە بڵێن خۆشمان متابعەمان کردو بڵێن لە ئەوروپامانە لەوێ ئەو سنتەرانە زۆر هاوکاریان بڵێن ئەتوان خۆتان سەیریکەن ئەتوان خۆتان ساهر ناو نەخۆشەکە لێ دەن لە گۆگڵ ئەهێنێ لە وڵاتەکان سیرکە لە بۆمە لە ئەڵمانیا لە نەمسا لە دبلن لە بەریتانیا بەتابەتی لە خزمەتێکی زۆرەکرێن بەڕاستی ئەرکیان لەسەر شان کەمەکرد ئەو خەمانیان لە کەمەکردەوە من لێت نەشانمەوە ئێمە بەڕاستی خۆشم و خێزانم بەتابەتی خێزانم زۆر هیلاکی زۆر مادوین بەڕاستی بەدەستی و هەردووکمان
خۆتوانی مۆڵەتش وەرناگرینێمە هەر لەبەر خاطر ئەو خۆیسێمە بڵێ مۆڵەتی تەندروستیتوان وەرگین و بڵێن وەکو داوام نەکەین بڵێ خست بەس هەر داوامەکەین و لەبەر مناڵەکە لەبەر خاطر مناڵەکە لەبەرەوە خۆی حەزەکە حەز ناکە لە ماڵا بێ حەزەکە حەزی لە تۆپانی سێ ئەو ڕۆژەی باوە حەزم لە تۆپێنە تۆزەینم کرد ناتوانێت بڵێ ئەو سنتەرانە ویان لێکەنە کە قاچی لە کار نەکەوێت دەستی لە کار نەکەوێتەوە بەڵگەکانش لەبەر دەسا دیارە توان خۆتان سێری کە لە وڵاتەکان چی بۆ نەخۆشان ناکرێت سپاس دەکەم زۆر سپاس کاک میوان بابێ ئارین gelek spas دکتۆر خالد توژی بە هێوانێمە بووی هێویدارم دەنگێ کاک میوانی بابێ ئەرینی گەشتبیتە عالیێن بەرپرسیار داخوازیاوان ئەوە و کوڕێوان بهێتە برن بوو سنتەرێکی پێشکەفتی ئەف کوڕێک و gelek حەز و خەون و ڤیان هەنە لە شەویە بچیک ناهێلیتە ناڤات شتا بکات نەخۆشیەکە دەگمەنە 100,000 کەسان ئێکی هەیە حتان کە لە هەرێما کوردستانی ناتێ دیتن بەروەیەکێژی زەحمەتە لەڤێرێ چارەسەری بێدویام دەرێ وڵاتیە ئە بەرپرسیارایی